ئازیزان و خۆشەویستان، ئەم شەو شەوێکی یادگاری خۆشە لە 25 حوتی 2019 لە شاری سلێمانی لە گەڕەکی ئیبراهیم ئەحمەد لە کافتریای لیل کە خۆم خاوەنی کافتریاکەم بە خێراتنی سەرجەمیوانە ئازیز و بەڕێزەکانەکەم بەخێر بێن سەر و سەرچاومان. ئەم شەو ئاهەنگەمان پێگەناوە بە دەستی و پەنجەی موزیکزانی بەتوانە کاکە هولەری تاتۆ و کامێرەمانی خۆشەویست کاکە ڕاژان خەباتی براتانی و عێراقی لە خزمەتی ئێوە و هەواداران و دۆستان و خۆشەویستان و میوانانی ئازیزی ئەم شەودام کە زۆرن میوانەکان ئینشەڵڵا بە کەلیمە ناویان دێنین و بەخێر بێن سەر و سەرچاو و دەستخۆشیەکەم بۆ ستافی کارمەندانی کافتریاکەم کاکارزان و کاکاروان و وەستا سەرکار و کاکەڕێکار و حەمەی خۆمان یاخوا بەخێر بێن و دەستی ئەوەش خۆش بێ و ئیمشۆ لە خزمەتان نابین. ئەم پارچە گۆرانیەش کە گۆرانی نەشەڕمان بووە زۆریان داوا لێ کردم. هیوادارم بەدڵی میوانانی ئازیز بێ هەموو لایەکان بەخێر بێن سەر و سەرچاو. فەرموو. ڕۆی جێیشتوام خاک و خۆڵە هەرچی دەڕوانم جێژوانمان چۆڵە ڕۆی جێیهێشتوام خاک و خۆڵە هەرچی دەڕوانم جێژوانمان چۆڵە نە شەڕمان بووە نە دڵگیرانی نە شەڕمان بووە نە دڵگیرانی کەوتۆتە بەینمان کار پەشیمانی کەوتۆتە بەینمان کار پەشیمانی. یاران نازانن چەند دڵ حەزینم یاران نازانن چەند دڵ حەزینم لەو عەشقە تۆرام خەریکی شینم بە شەو و بە ڕۆژ خەریگیرینم بە شەو و بە ڕۆژ خەریگیرینم نە شەڕمان بووە نە دڵگیرانی نە شەڕمان بووە نە دڵگیرانی کەوتۆتە بەینمان کار پەشیمانی کەوتۆتە بەینمان کار پەشیمانی. ئەی دڵچی عاشقێ وای لە تۆ کردووە ڕەنجی خەساری عاشقی بردێوە ئەی دڵچی عاشقێ وای لە تۆ کردووە ڕەنج خەسار کردووی بەزایەی بردووە دڵم تا مەزرۆی دیگاری تۆیە دایم دەناڵێ ناخی بە سۆیە دایم دەناڵێ ناخیم بە سۆیە
لە شەڕمان بووە نەدڵ گیرانی لە شەڕمان بووە نەدڵ گیرانی کەوتۆتە بەینمان کار پەشیمانی کەوتۆتە بەینمان کار پەشیمانی ئەم مەقامەش پێشکەشە بە هەموو عاشقەکانە و بە هەموو میوانە ئازیزەکانە يار 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 يسألك أم جهاني كبو من تذكر بزندان يسألك أم جهاني كبو من تذكر بزندان چیبو تاوانیم دڵی من واگی شەوێ من گریانە یارە یار یار دەوەرەوە ئەوەت بیر بێ باسی داهاتومانەکرد دەوەرەوە ئەوەت بیری بێ باسی داهاتومانەکرد وەک دوو عاشق تا بەیانی بینای خەونی یەکمانەکردۆ ئەوەم بیرە پێمەوتی ئەوەم بیرە پێمەوتی زۆرە ترسم تۆم نەدەنێ تۆش پێت وتم جاکی هەیە تا بتوانێت تۆم لێسەنێ یارە یار یار بیرما دوودی ئەگەر یەکەم مناڵمان کوڕ بوو بیرما دوودی ئەگەر یەکەم مناڵمان کچ بوو شەرتە ناوی ئەنێم هودا بۆی ئەژێڕمەوە لە پێناو عەشقی باوکی چۆن خۆم کردوە فیدا یار 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 منیش بیرما پێمەوتی ئەگەر یەکەم مناڵمان کوڕ بوو منیش بیرما پێمەوتی ئەگەر یەکەم مناڵمان کوڕ بوو شەرتە ناوی ئەنێم هەنگاو بۆی ئەژێڕمەوە لە پێناو عەشقی داکی چیم بەسەر ها دەوەرەوەی دایکی کچوە باوکی کوڕ چاوەڕێ دەوەرەوەی بای دایکی کچوە باوکی کوڕ بە تەنیایە لە کەلاوەی تەنیایدام ئەژیم بە وێنەی گەدام یارە 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 وەک جێ دێشتم زوەرەوە بە چاوەڕوان نەبێ دڵم نەکەی ئەو کاتە بێیتەوە کە من ناوێتەی ناو گڵم چاوەڕوانی تۆم بۆچی نەهاتی چاوەڕوانی تۆم بۆچی نەهاتی تۆ لە دڵی من زۆر تاک و قاتی تۆ لە دڵی من زۆر تاک و قاتی
لە شەڕمان بووە نەدڵ گیرانی کەوتۆتە بەیدمان کار پەشیمانی کەوتۆتە بەیدمان کار پەشیمانی